ستاندەر ئەگەری ناردنی موچەی موچەخۆران بۆ ئەمساڵ لە بەغداوە ئاشکرا دەکات. حکوومەتی ئەردۆغان لە جیاتی پرۆسەی ئاشتی تاوتوێی بژاردەی سەربازی دژی هەسەدە دەکات. نهێنی بەرزبوونەوەی لە ناکاوی نرخی دۆلار و هەڵوێستی حکوومەتی عێراق لەم بارەیەوە ئاشکرا دەبێت. هەپێی زانیاریەکانی ستاندەر حکوومەتی عێراق هاوشێوەی ساڵی ڕابردوو بەردەوام دەبێت لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە شێوەی مانگانە. بەپێی بەدواداچوونی ستاندەر ئەو بڕیارەی حکوومەتی هەرێم بۆ ناردنی 120 ملیاری داهاتی نانەوتی بۆ بەغدا درابوو تەنها بۆ ساڵی 2025 بوو. بە چاوەڕێ دەکرێت بەم زوانە ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆ ببێتەوە و بڕیار لە درێژەدان لە ناردنی داهاتی نانەوتی بۆ بەغدا بدات تاوەکو پەسەندکردنی بودجەی ساڵی 2026 عێراق کە مەرجێکی بەغدایە بۆ ئەوەی ناردنی موچە بەردەوام بێت. پێویستە حکوومەتی هەرێم لەگەڵ ڕادەستکردنی نەوت مانگانە 120 ملیاری داهاتی نانەوتی ڕادەستی وەزارەتی دارایی عێراق بکات. ئەمڕۆ حکوومەتی تورکیا بە سەرۆکاتی ڕەجەب تەیب ئەردۆغان یەکەم کۆبوونەوەی خۆی لە ساڵی نوێ ئەنجامدا. یەکێک لە تەورە سەرەکیەکانی کۆبوونەوەکە داوتوێکردنی ڕێکەوتنەکەی دەی ئازاری نێوان هەسەدە و حکوومەتی کاتی سووریا بوو. بەو پێی پێشتر حکوومەتی تورکیا چەند جارێک هەڕەشەی لە هەسەدە کردووە کە ئەگەر تاوەکو کۆتایی ساڵی 2025 ڕێککەوتنەکە جێبەجێ نەکات ئەگەری بژاردەی سەربازی دەبێت. ئەوە لە کاتێکدا پرۆسەی ئاشتی لە تورکیا پەکی کەوتووە و تورکیا هیچ هەنگاوێکی کردەیی بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی بە قەندیلی داون نەبردۆتە سەر. وا پرۆسەکەش لە لێواری شکستە و پەکەکە بڕیاری داوە هیچ هەنگاوێکی دیکە نەنێت بێ ئەوەی تورکیا و ئەردۆغان هەنگاوی کردەیی بۆ ئازادکردنی ئۆجەلان و مافەنەتەوەیەکانی کورد نەنێت. دوای بەرزبوونەوە بەرچاوەکەی بەهای دۆلار لە سەرەتای ئەم ساڵەوە بەرپرسێکی دارایی حکوومەتی عێراق دڵنیایی دەدات لە دابەزینی نرخی دۆلار دەژڵێت ئەوەی ڕووی داوە کاتیە. مەزهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری دارایی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیان دۆخی دارایی عێراق سەقامگیرە و بەرزبوونەوەی دۆلار و دابەزینی بەهای دینار کاتیە. هاوکات بە گوێرەی بەدواداچوونەکانی ستاندەر بەرزبوونەوەکەی نرخی دۆلار کاتی دەبێت و هۆکاری سەرەکیەکەشی بۆ زۆری خواز لەسەر کڕینی دۆلار و پێگنەهێنانی حکوومەتی عێراق دەگەڕێتەوە. ئەوەش لە کاتێکدایە کە لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا نرخی دۆلار لە نزیک بە 142,000 دینارەوە بۆ نزیک بە 150,000 دینار بەرز بووە.